ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز لە شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەری ئەمڕۆکەمان دوورە لە دنیای سیاست، پەیوەندیدارە بە وەرگرتنی باج و پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە وەرگرتنی باج لە هاوڵاتیان و لە کۆمپانیەکانی نێو هەرێمی کوردستان. تەوەری دووەمیشمان تایبەت دەبێت بە پلانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ئەو گۆڕانکاریانەی کە سەبارەت بە موچەی کەم ئەندامان و خاوەن پێداویست و چەند پرۆژەیەکی دیکە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی تاوتوێ دەکەین. لە تەوەری یەکەمماندا میوانداری بەڕێز دکتۆر کەمال وەرتی بەڕێوەبەری گشتی باج و خانوبەرەی میری لە حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. دکتۆر کەمال وەرتی بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. زۆر سپاس بۆی بەڕێز. زۆر جار بوا باس دەکرێت دەڵێن ئەو کاتەی کە پارە زۆر بوو لە هەرێمی کوردستان قەیران نەبوو، چەقوی حکوومەت کۆر بوو لە وەرگرتنی باج لە هاوڵاتیان، بەڵام ئێستا لەگەڵ زۆربوونی قەیرانەکان حکوومەت چەقوی تیش کردووە و ئیتر پارە زێدەتر لە هاوڵاتیان وەردەگیرێ. نەخێر چەقو هەمان چەقۆ کۆڵەکەیە کە پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان کاری پێ کردووە. شتێکی تازە لە ڕێژەی باج لە هەرێمی کوردستان زیاد نەکراوە. تەنیا ئەوەی هەیە هەندێک ڕێکار و ڕێوشێن و میکانیزم و ئالیەت لە شێوازی جێبەجێکردنی ئەو سیستەمە گۆڕانکاری تێداکراوە. ڕێژە هەمان ڕێژەیە، یاسا هەمان یاسایە. ئەکید ئێمە بە یاسا کار دەکەین لە هەرێمی کوردستان. یاساش پێویستی ئەگەر گۆڕانکاری لە ڕێژەی وەرگرتنی باج لە هەرێمی کوردستان بکرێت، پێویستە پەرلەمانی کوردستان یاساکە هەموار بکاتەوە. بەڵام ئەوەی کە هەیە هەمان یاسایە و هەمان ڕێژە و هەمان ئالیەت و هەندێک گۆڕانکاری لە زەریبەی ئەشخاص کە لە عراق پێدەوترێت استیقطاع مباشر کراوە. ئەگەر پرسیارەتە بێت دەتوانم. باشە ئەو ینی تۆ باز لە ینی وەرگرتنی باز لە ئەشخاص بە پێی زانیاری ئێمە پرۆژەکە بەمانەی ئەوەی پرۆژەی باجی تاکە کەسی. ینی تاوکو ئێستا لە هەرێمی کوردستان ئەو پرەنسیپە جێبەجێ نەکرابوو. کەسێک لە کۆمپانیایە کار دەکات کە لە کۆمپانیایەکی ئەهلیە پابەندی پێدانی باج بێ. ئێستا ئێوە خەریکن ئەو کەسانش کە کار دەدۆزنەوە لە کۆمپانیایەکی ئەهلی بە نیازن باج لەوانش وەرەگرن. نەخێر بۆ ڕاستکردنەوەی معلوماتی بەڕێستان پێشووتریش ئەو بازی لێبڕنی ڕاستە خۆیان هەبووە لەسەر کارمەندانی کەرتی گشتی و کەرتی تایبەت. بەڵام ئەوەی کەرتی گشتی ئێستا مەتروح نییە، چونکە ئەوەی کە هەیە لە ڕێگای خەزینەکان و گەنجینەکان ڕاستەوخۆ ئەوەی لە ملیۆنێک زیاتر داهاتی هەبێت ملیۆنەکە بەخۆی معفیە، ئەوەی لە ملیۆنێک زیاتر داهاتی هەبێت ڕاستەوخۆ لە ڕێی خەزینەکانەوە لێ وەرەژێت. بەڵام بە خۆتان دەزان ئێستا موچەی کەم کەسەیە لە هەرێمی کوردستان بگا بە ملیۆنێک و سەر ملیۆنێک بۆ ئەوەی پابند بێ بازی لێ وەربژێ. ئەوەی دیکە لە کەرتی تایبەت، لە کەرتی تایبەت پێشووتریش ڕاستەوخۆ لە ڕێگەی بودجەی ساڵانەی کۆمپانیەکان کەوا پێشکەش بە مؤسسەی بازەکان دەکرا، بڕگەیەکە بوو پێدەوترا بڕگەی استیقطاعی مباشر. ئێستاش هەر هەمان ئالیەت و میکانیزم جێبەجێ دەکرێت. ساڵانە هەر کارمەندێک لە ملیۆنێک زیاتر داهاتی هەبوایە ڕاستەوخۆ لێبڕینی ڕاستەوخۆی بۆ دەکرا و بەوا پێویست بوو ژمێریاری کۆمپانیا ڕاستەوخۆ ئەو لێبڕینە بکاو، ئەو پارەیە بدات بە مؤسسەی باج، چونکە ئەو پارەیە بازە حەقی حکوومەتە، پێویستە ڕاستەوخۆ ئەو پارەیە بدرێ بە باز. بەڵام هەر بۆ زیاتر ئاشناکردنی هاوڵاتیان بۆ ئەو سیستەمە تازەیە، ئەوەی کە هەیە هیچ گۆڕانکاری لە ڕێژەی باج نەکراوە. ئەوەی کە من گوێبیستی بوومەوە بە خۆشم بینیومە لە سۆسیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە هەندێک لە کەناڵەکان وا باسکراوە کەوا ڕێژەی باج زیاد کراوە، یان باج پێشووتر لەسەر کارمەندانی کەرتی تایبەت نەبووە. بەڵام ئەوە هەر هەبووە یاساکە هەمان یاسایە و ئالیەت و میکانیزمی وەرگرتن هەندێک ڕێو شوێن گۆڕانکاری بەسەرداکان ئاسان مەکەوە. یعنی تۆ بۆ خۆت دەڵێی سیستەمی تازە، کە دەڵی سیستەمی تازە یانی شتی تازە هەیە لە ناو لە بڕیارەکان. ئەکیشتی تازە هەیە، بەس ئەو تازەیە بۆ زۆرە نییەکەوە ئێوە باسی لێوە دەکەن. بەڵام ئەمن بۆ نموناگەر لە خۆمەوە دەست پێ بکەم، من زیاتر لە 15 ساڵە لە کەرتی تایبەت کار دەکەم، تاوکو ئێستا حکوومەت پارەی لە من وەرنەگرتووە. تۆش دەڵێ ئەمە پرۆژەیەکی کۆنە. ئێستا ئێوە ئەم پرۆژە دەجوێت. ئێمە دەزانین کەموکڕی هەبووە لە ئالیەت و شێوازی وەرگرتن، زیبایەکردن وەرگرتنی ئەو داهاتە کە پێدەوترێت زەریبەی ئەشخاص و هەر بۆ زانیاری بەڕێستان
ئەگەر مقارنەیەکی کورت بکرێت لە نێوان وڵاتان زۆرینەی ڕێژەی باز لە وڵاتانی پێشکەوت و لە زەریبەی ئەشخاص وەردەگیرێت 156 لە یابانە وە کەمترین ڕێژەی باز زەریبەی ئەشخاص کە ئیستیقطاع مباشر لە عێراق پێ دەگوترێت ڕێژەکەی 113 کە لە رووسایە و ئەوەی هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان 105 و بۆ زانیاری بەڕێستان لە عێراق هەر کەسێک لە 200,000 دینار لە کەرتی گشتی بێ لە کەرتی تایبەت بێ پێویستە بازی لێبڕینی ڕاستە خوبدا بەڵام ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان دووجار هەموار کراوەتەوە ئەو یاسا لە ساڵی 2007 کراوە بە 750,000 دینار و لە ساڵی 2011 لە تعدیلی 26 2011 کراوە بە 1 ملیۆن دینار یعنی ملیۆنەکە هیچی لێوە ناگیرێ لەسەر و ملیۆنەکە ڕێژەی ئیستیقطاع مباشر وەردەگیرێت کە 150 پێم وایە ڕێژەیەکێک زۆر کەمە و بە نسبەت کارمەندانی ینی بە بۆ چوونی تۆ کەمە زۆر کەمە بەڵێ قوربان باش بە مقارنە بە وڵاتان لە هەموو دنیا مقارنەی پێ بکە کەمترین ڕێژەی باز لە هەرێمی کوردستان باشە بڵێ لەوانەیە لە زۆربەی وڵاتان ینی خەڵکێک کە باز دەدا دەزانێت ئەو پارە چی بەسەردێ ئەو پارە لە کۆتادا لە چ بوارێکدا خەرج دەکرێت زۆر جار ینی کرێکار کە پارە نادە ئیلتیزام بە پێدانی پارە ناکە زیاتر بۆ ئەوە دەگەڕێتەوە کە نازاندرێ ینی سوودی کرێکار چێ لەوەی پارە بدا بۆ نمونە من فەرمانبەرێکم کار دەکەم لە دەستگایەکی کەرتی تایبەت ئەو پارە دەدەم بە حکوومەت چی ئیزافەیەک بۆ من دەکەن ئەو سوورەتەی یعنی فەهمە یان تێڕوانین و لێکدانەوەیەکی زۆر خراپە بۆ باز دەکرێت باش تەواوی علەمایەکانی و بیرمەندانی یاخود پسپۆرانی یاسای مالی لەوسەر ئەوە کۆکن کەوا باز بەبێ مقابل وەردەگیرێت یعنی باز لە مقابلی شتێک وەرناگیرێت باز ئەرکێکی نیشتیمانی نەتەوەیی ئەخلاقی دینیە هەر تاکێکی ئەم وڵاتە بازی لێ وەردەگیرێت بەبێ مقابل ئەوەی کە مقابل وەردەگیرێت ڕسومات مقابل وەردەگیرێت ببوورە ینی ئەگەر حکوومەت ئیلتیزام لەسەر هاوڵاتیەک بکە لەسەر کرێکارێک بکە کە لە کەرتی ئێمە باسی کەرتی تایبەت دەکەین لە ملیۆنێک زێدەتر موچەی هەیە باج بدات بە حکوومەت لە کاتێکدا ئەو کرێکارە بێکار بوو ئێوە چی بۆ دەکەن دەوڵەت کاری بۆ دەدۆزێتەوە ئەوەی کە هەیە ئەوەی جەنابەت باز دەکەی لە ڕێگای زمانی ئیجتیماعیەوە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەو پرۆژەیە لە پەرلەمانی کوردستانە کەوا یاسای پێدەچێت ئەوەی هەیە ئێمە باز ڕەبتی بۆی وە نییە خۆی باز ڕێخستنەوەی کۆمەلگایە باز تەنزیمی کۆمەلگا دەکا باز بۆ ئەوەیە کەوا هاوڵاتی مشارەکەی فعلی حکومڕانی وڵات دەکا باز وەردەگیرێت بەبێ مقابل بدون مقابل باز وەرگرتن ئەرکە واجبە هەر هاوڵاتێکی ئەم نیشتیمانەکەەوە باز لەسەر ئەوە ناکەین کە ینی هاوڵاتی پابند نەبێت بە پێدانی باز ئێمە باز دەوە دەکەین چەندە حکوومەت گرنتی بە هاوڵاتی دەدا لە کاتێکدا ئەو هاوڵاتیە کە لە ئەو کرێکارە لە کەرتێکی تایبەت کار دەکات تووشی ڕووداوێک دەبێت تووشی بێئیکاری دەبێت دەیان حالت ئێوە ینی ئێوە چۆن قەرەبووی ئەو هاوڵاتیە دەکەن ئەو کرێکارە ئەوەی جەنابەت تێکەڵکردنی دوو بابەتی زۆر لێک جیایە ئەوەی جەنابەت کە باز دەکەی بیمەی کۆمەڵایەتیە بیمەی ئیجتیماعیە لە وڵاتان کە بەڵام سۆشیال کەمال ببوورە ینی تێکەڵی نییە لێرە چونکە من پێم وایە دەستەبەری کۆمەڵایەتی بێمەی بێکاری هەم پارەی خۆی وەردەگری هەموو مانگێک کرێکارێک پارە دەدات بە دەوڵەت ینی من ئاگاداری ئەوە دەچێتە لە زمان قوربان ئەوە لە زمانی ئیجتیماعی و پارەی لێ وەردەگیرێت هەر کاتێک بێژ بۆ ئەو پارەی بۆ دەگات ئێوە لە لایەکی دیکە لە هەمان شێوەش دیسان دەتانەوێت باز نەخێر باز وەکو بۆم باز کردی باز بەبێ مقابل وەردەگیرێت باز لە بری بیمە نیە باز لە بری پێشکەشکردنی خزمەتگوزاری نییە ڕسومات لە بری پێشکەشکردنی خزمەتگوزاریە ئەوەی کە جەنابەت باز دەکەی خۆ بیمەکردن خۆ بیمەی ئەشخاصە بیمەی حیاتە بیمەی سارەیە بیمەی ئەوەیە لە مقابل ئەو بیمەیە هاوڵاتی پێویستە بڕێک داهاتی خۆی بڕێک پارە بدا بەو کۆمپانیایە ئەو مۆزوعێشترە باز بەبێ مقابل وەردەگیرێ هەر هاوڵاتی ئەم نیشتیمان ئەم کوردستانەوە ئێوە چەند دیراسی ئەم بڕیارەتان کردووە کە جێبەجێ بکەن لە کاتێکدا ئەوەی کە ئێستا دەتانەوەی باز لە کرێکارێک وەرگن کە باز لە کرێکار وەرناگیرێت هەر کەسێک لە ملیۆنێک زیاتر ملیۆنەکە بازی لێ وەرناگیرێت قوربان ئەوەی کە وەردەگیرێت بۆ نمونە ملیۆنێک و 500,000 وەردەگرێت لە 500,000ەکە 500,000ەکەی لێ وەردەگیرێت 5,000 دینار دەکات کە یەکێک ملیۆنێک و 500,000 لە کەرتی تایبەت وەربگرێت 25,000 دینار مانگانە پێم وایە ڕێژەیەکی زۆر کەمە لە هەر وڵاتێک بێت پێویستە 500,000 دیناری بدا باشە ئەوە سەرەتاکەی دەگوت ینی دەکرێ حکوومەت بەم شێوەیە دەست پێ بکە
چ گرنتیەکەی ئەو ڕێژەیە بەرز نەبێتەوە سبەی کە حکوومەت ئەوەی کرد بە سیستەم کۆنتترۆلی وەسعەکەی کرد ئەم 25,000 نەبێت بە 200,000 ئەمە بە یاسا کار دەکەین ئەو یاسایی کە ئێستا هەیە دەڵێ 105 پەرلەمانی کوردستانیش سبەینێ کە پەرلەمانی نوێ هەڵدەبژێدرێت انتخابات دەکرێت ئازادە لەوەی چۆن سیستەمی باز لە هەرێمی کوردستانی یا سیاسەی مالی تۆ چۆنە و چۆن باز ڕێک دەخەوە ئەو پەرلەمانە کە نوێنەری گەلا ئازادە لەوەی چۆن بڕیار دەدا چۆن یاسا دەردەکات. بۆچی ئێستا ئێوە ئەو بڕیارە جێبەجێ نەخێر ئەو کاتە جێبەجێتان نەدەکرد کە دەرفەتی کار زۆر ئەو بڕیارە هەر هەبوو شتێکی تازەنی ئەو یاسای کۆنی عراقیە 1982 کۆمەڵێک گۆڕانکاری هەمواکردنی بەسەردا هاتووە جێبەجێش کراوە و بەزەنابەت دەڵێم کە ئەو هەر کۆمپانیایەک میزانی ساڵانی پێشکەش کردووە بڕگەیەکی هەبوو بڕگەی استیقطاعی مباشر پێی دەوترێ موچەی کارمەندان بازی لێبڕینی ڕاستەوخۆ لەو فەقەڕەیە لەو بڕگەیە ئەو بازە وەرگیراوە بەڵام کە ئەوەی ئێستا هەیە کراوە بە وەرزی وەردەگیرێت و 21 ڕۆژ لە دوای 21 ڕۆژەکەی ڕاستەوخۆ تووشی غڕامەی تەخیری دەبێت و هەر کۆمپانیاش نییە فەنادقە مەتاعمە و هەر شوێنێکی ترکەوە کارمەندی هەبێت لە ملیۆنێک زیاتر داهاتی هەبێت لە سەروی ملیۆنەکەوە پێویستە 105 ئەو داهاتی بدا بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەش مافی خەڵکە و مافی گەلە و لە نەتیجەش بۆ خزمەتگوزارێت سەرەتاییەکانی ئەو وڵاتە جێبەجێ دەکرێت و ئەکید ناسی دەجیفانی دڵنیات دەکەمەوە دڵنیای هەموو خەڵک دەکەمەوە ئەو بازە لە خزمەتی وان سرف دەکرێت لە ئاو و ڕێگاوبان و کارەبا و هەموو ئەو سێکتەرە ئەوەی پارەی نەدا ئیجراعاتی لەگەڵ دەکرێت بەڵام ئەوەی پابند نەبێت کە هەر پارەکە بدات چی دەبێت ئەکید ڕێکاری یاسایی هەیە یاساکە دیاری کردووە چۆن غڕامەی دەکرێت غڕامە دەکرێت یعنی چۆن یعنی ئەگەر 21 ڕۆژ تاخیری کرد 105 غڕامەی تاخیری دێتە سەر ئەگەر بۆ 42 ڕۆژ دەبێت بە 100دا و ئەگەر بۆ بە 63 ڕۆژ دەبێت بە 115 یعنی ئەو هەر 21 ڕۆژدارە تاخیری کرد 105 غڕامەی دێتە سەر و لە هەموو وڵاتانی ژوایە سزا چۆن کۆمەلگا ڕێک دەخرێت چۆن مجتەمع دەتوانرێت بەرەو پێشەوە برێت چۆن دەتوانێت ڕێز لە یاسا بگیرێت بە سزای دواکەوتن و بە غڕامەیە بە هەموو خۆ ئەو وڵاتە یاساکە چۆتە بواری جێبەجێکرد بەڵێ لە 21 ئەو مانگەوە هەموو ئەو کۆمپانیانە پابند دەکات ئەو یاسایە کە لە هەرێم لە ئەنجومەنی وەزیران وەزارەتی مالیە دەرچووە پابندیان دەکات کەوا ژمێرەی خۆیان پێشکەش بکەن راپۆرتی خۆیان پێشکەش بە دائیرەی بازەکان بکەن ئەوانەی خازعن و غێر خازان ئەوانەی خازنین بازیان لێ ناژرێت و ئەوانەی خازعن پابندن باز بدەن ئەکید بازیان لێ وەردەگیرێت. دکتۆر هەرچەندە ینی تۆ بەرپرسی لە کاروباری خۆت بەڵام پێ وایە بڕیارێکی لەم شێوەیە لە جێبەجێکردنیدا لە دۆخێکی وهای ئێستای هەرێمی کوردستاندا تەندروست بێ لە کاتێکدا یعنی کێشەمان لە قەرزی کارەبا هەیە هاوڵاتی تەنانەت زۆربەی هاوڵاتیان ئێستا ناتوانن قەرزی کارەبا بدەن ئاو هەیە ینی دەیان بەش هەیە تاوکو ئێستا بە دامەزراوی نەکراوە موەسەسی نەبووە ینی کۆمەڵێک شت هەیە کە پێویست ضروریەت هەیە و ضروریش هەیە ینی پێتاوانیە سەرەتا دەبایە لە مەسلەی کارەبا لە مەسلەی ئاو ئێستا ئێوە باز دەکەن کاهلی هاوڵاتی زیێدەتر بکەن چۆن حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لەسەری ئاو کارەبا و ڕێگاوبان بە باشترین خزمەت گوزاری بە باشترین کوالیتی پێشکەش بە هاوڵاتیانی خۆی بکات و لە هەمان کاتیشدا ئەرکە لەسەر هاوڵاتی ئەو ئەرکەی دەکەوێتە سەرشانی کە بازدانا و بازیش لەسەر ئەو خەڵکە لەسەر ئەو کەسانە دەسەر پێندرێکەوە داهاتی زۆریان هەیە و قازانج دەکەن و ئیرادیان هەیە و لەسەر کەسێکی فەقیر باز نادات لە نەتیجە ئەو بازە دەچێتەوە خزمەتی ئەو فەقیرەیەکەوە باز نادات چونکە لە نەتیجە لە ڕێگاوبان و خزمەت گوزاری سەرەتایەکانی ئەو خەرز دەکرێت بازێکە وەردەگیرێت و ئەوە ئێمە ئێستا حالیان لە مەرحەلەی لە بنیادی دروستکردنی کۆڵگەکانی دەوڵەت داین ئەکید دروستکردنی دەوڵەت پێویستە سیستەمی ئابووری ڕێخێەوە پێویستە شادەماری داهاتەکانت ڕێخێەوە داهاتەکانت زیادکەی و بازیش بە شادەماری داهاتی هەموو وڵاتان دادەنرێ زۆربەی وڵاتانی پێشکەوت و 156 و هەتا هەفتاشیان لەسەر میزانی ئەو وڵاتە بنیادناوە لەسەر داهاتی باز ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێستا کەمترە لە 105 یعنی ئەوە ڕێژەیەکی زۆر کەمە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێوێک دەوڵەت دروستکات لە بازەوە دەست پێ بکە باز ڕێخاتەوە یەکسەر لەسەر نەخێر هاوڵاتی فەقیر باز نادات دەوڵەمەند بازەدات ئەوانەی کە داهاتی زۆریان هەیە ئەوانەی کە کۆشک و تەلار و مڵک و ماڵ و زەوی وزار و کۆمپانیای زەبەلەح و ئەوانە باز دەدەن
هاوڵاتیەکی سادەی شەقام باز نادات باز لە وەرناگیرێ. باش ئێوە خۆتان دەڵێن بڕیارەکە بڕیارێکی کۆنا کۆمپانیا هەیە لەوانەیە 5 ساڵیش بێ تاوکو ئێستا کە باجی نەدابێ. ئیجرراتی ئێوە لەگەڵ ئەو کۆمپانیایانە چی بووە؟ ئەکید گۆڕانکاری و تەحول لە سیستەم پێویستی بکاتە، پێویستی بە بەرنامەی ڕێکخرا و پشودرێژی و جدیەت و ئالیەت و میکانیزمی زۆر گونجاو هەیە. ئەوەی کە ئێستا ئێمە دەستمان پێ کردووە دانانی سیستەمە، دانانی داتابیسە، ڕێخستنەوەی ئامار و داتاکانە ئەوە جێبەجێکردنی هەموو یاساکانە و بەسەر هەموو کۆمپانیا و بازدەرە گەورەکان و بازدەرە گچکەکان وەکو خۆی بە هیچ زۆرێک ئێمە لەگەڵ ئیسیسنانین و هیچ کەس ئیسیسناناکەین و باز لە هەموو کەس وەردەگرین. ئەو قسانە لە زۆربەی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبیست دەبین بەرپرسانی ئیداری، بەڵام ئامارێک لە بەردەستمە 25,000 کۆمپانیا مەوڵەت پێدراو لە کوردستان هەیە لە سێ پارێزگای هەرێمی کوردستان، 9,000 کۆمپانیا ئیلتیزامیان بە باج نەکردووە، پارەی باجیان نەداوە. یعنی ئێوە کەی سیستەم ئەو بابەتە وەکو حکایەتی مێشەکەی لێ هاتووە 9,000 کۆمپانیایە. ئەو بابەتە لە هەموو وڵاتان کۆمپانیا ئەو کۆمپانیایە کە هیچ ئیش و کار و کەسابەت و لە بازیش تۆمار نەکراوە، لەوانەیە بۆ کارێکی تایبەت بۆ غەڕەزێکی معەن ئەو کۆمپانیایی تەسیس کردووە و ئەویش بە یاسا ڕێکخراوە. پێویستە ئەو پرسیارە لە بەڕێوەبەرایەتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان بکرێت، چونکە بە ژێرەی یاسای تۆمارکردنی کۆمپانیەکان ئەگەر کۆمپانیایەک ماوەی 1 ساڵ مباشڕەی نەشاتی تیجاری چالاکی بازرگانی خۆی نەکرد پێویستە تەسفیە بکرێت. هەروەها ئەوە پەیوەندی بە وەزارەتی بازرگانیەوە هەیە، هەر کۆمپانیاک لەلایەن ئێمەوە تۆمارکرابێت ئێمە بازی لێ وەرەگرین بە دڵنیاییەوە هیچ کەسێکی ئیسنا نەکراوە و هەروەها هەر بە ژێرەی یاسای تۆمارکردنی کۆمپانیەکان بڕگەیەکی یاسایی دیکە هەیە ئەڵێ ئەگەر کۆمپانیاک 3 ساڵ لەسەر یەک زەرمەند بوو واتە خەسارەتی هەبوو ئیرادی نەبوو پێویستە لەلایەن خۆیانەوە ئەو کۆمپانیای پاکتاوکەن و هەرنەینێرن بۆ زەریبە. ئەو پرسیارە پێویستە لەوان بکرێت. ئەوان بە پرسیەکە گریمان ینی لەو 9,000 کۆمپانیای بێگومان بەشێک لەو کۆمپانیانە ینی بیانووی ئەوەیان هەیە کە کاریان نییە. ئێوە کە سوور بن لەسەر وەرگرتنی پارە وەرگرتنی باج لەو کۆمپانیانە لە کاتێکدا کاری نەبێ، ئەگەر کاری نەبێ شتێکی ڕەمزی پارەی لێوەردەگیرێت، چونکە هەموو ئەو کۆمپانی بە یاسا پابند کراون ساڵانە بورجەی و ژمێرەی کۆتایی خۆیان و محاسیب و مەحامی خۆیان پێشکەش بە دایرەی تەسجیلی کۆمپانیەکان بکەن و لەوێشەوە بینێرن بۆ بازەکان. و یاسای بازیج یاسایەکی شمولیە عمومیە، یعنی هەموو دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان پابندەکە کە هاوکار و هەماهنگ بن لەگەڵ دائیرەی باز. يعني صفتي وجوبية دل على كل دوائر ومؤسسات الدولة، يعني ليرة على بصفتي وجوبية هاتوا يعني بو إلزام أمر بوجوب نك أمر بو جوازة. يعني همو دامودزگا كان هرمي كردستان پابندكا هیچ مولاتك هیچ گريبستك هیچ شتك لو حكومة نكريت ببي اوي باكاني بازي بلام لوانه عندك مؤسسة هبيت وكو بيويست پابند نبي باشا عندك كومبانيا هي تنيا يعني کۆمپانیای خزمەتگوزارین پارە سەرف دەکات لە پێناو کۆمەلگاکە ئەمانش پابندن بە پێدانی باجەکە. ئەوەی هەیە بە یاسا ڕێکخراوە. یاسای ئێمە ئەگەر ئیلا شتێک کۆمپانیای قازانز نعنی مؤسسەیەک قازانز نەویست بیت، یعنی لە دوای ڕبح نەگەڕێ ینی خەیری بیت، وەکو کە مؤسسەکە باز نادا، بەڵام کارمەندەکانی هەمان مؤسسەش کە لە منەظەمەی خەیریش دەوام بکات ئەگەر تەنیا هەندێک شتێک معاملە بە میسل ڕێکخراوە، ینی لەگەڵ وڵاتانی ئەو وڵاتانی کە معاملە بە میسلیان هەیە ئەگەر کارمەندەکانی ئەوانیش پێویستە لەسەریان باش بدەن، بەڵام کە مؤسسەکە باش نادا. هەر جارە کە یاسایەک دەردەچی دێتە سەر ئەوەی کە پێویست دەکات هاوڵاتی کرێکار کۆمپانیا باج بدا، ئیتر ئەو یاسایە زۆر جار ینی من لە وشەی جەنابەت لە قسەکانی جەنابەت چەندان جار بازدەوە دەکەی ئەمە یاسایە ئەمە یاسایە، بەڵام گرنتی چییە ئێوە بە یاسا کار بکەن خزمانێن نێتە ئاراوە لە کاتێکدا ئەمە خزمی فلانە ئەو کۆمپانیایە با بەلاوە بندرێ ئەمە ینی یاساکە بۆ هەمووان دەتوانن ئێوە کەناڵی ڕاگەاندنن وێزگە و مەحەتاتی خۆتان هەیە بە دوواداچوون بکەن لە هەر شوێنێک لە هەر لایەنێک لە هەر حاڵەتێک لە هەر خەمڵێنەرێکیان لە هەر بەڕێوەبەرێکەوە یعنی مەحسوبیەت و مەنسوبیەت و میزاج هاتەنا ئەو بابەتانە ئێمە ڕاستەوخۆ ئیجرعات و ڕێوشوێنی یاسایی وەردەگرین.
لەو کاتێکی ئێمە دەست بەکاربوو نزیکەی 20 لیزانی تحقیقیمان پێکیناوە هەر هەمووشیان نەتیجیان هەبوو جەدوایان هەبووە کۆمەڵە خەڵکێکی زۆر دراوە بە دادگا کۆمەڵە خەڵکێکی زۆر کۆمەڵە خەڵکی لەگەڵ کراوە بە کۆمەڵ قسە نەکەین بە ژمارە قسە بکەین ینی ئازانیاری لە بەردەمی مندایە کە خەڵکانێکی دەوڵەمەند هەبوونە لەگەڵ فەرمانبەری بەڕێوەبەرایەتی باس تەنسیقی کردووە باجەکەیان بۆ کەم کردوتەوە یعنی ئێوە ئەو جۆرە ئیجرعاتانەتان کردووە چارەسەری ئەو کێشانەتان کردووە لە دادگاکان چەند هەموو ئەو کێشانە طبعا هەمووی ئێمە پێویستە پابندین کۆمەڵێک یاسامان هەیە یاسای ئینزیبات مۆزەفی دەولەمان هەیە یاسای مەدەنیمان هەیە کۆمەڵێک بەجووری ئەو یاسایانە لیژانی تحقیقی پێک دەهێنرێت هەندێک بابەت هەیە لیژنەکە بە عقوبە و بە سزای ئیداری ئەگەر هاتوو زانی ئەو بابەتە اختیلاسی تێدانیە یان تەزویری تێدانیە یان عنسوری جەزایی تێدانیە ڕاستەوخۆ ئیزراعاتی ئیداری وەردەگیرێت بەڵام ئەگەر زانیمان لە بابەتێک لە کەیسێک لە مەلەفێک عنسوری جەزایی هەیە و اختیلاس هەیە و ڕەشوە هەیە و یانیش تەزویر هەیە ئێمە ڕاستەوخۆ لە دادگا زیاتر لە 20 کەیسمان داوا بە دادگای نەزاها دەتوان بە دوواداچوون لەسەر چی بووە لەسەر تەزویر بووە اختیلاس بۆ ڕەشوە بۆ هەموو ئەو بەس ئێستا لە مەرحلەی تحقیقە پێویستە یاسا ئەو بابەتەیەک لاکاتەوە دادگاکان بەدەنگ بێن ئەوەی لەسەر شانی ئێمە هەیە ئێمە بە زیادەوە کردومانە هەموو ئەو خەڵکانی کە سەرپێچی دەکەن بەس بەمەرجێک ئێمە پێ بزانین چونکە خۆ ئێمەش پێویستە کەناڵ هەبی پێویستە لیزانی متابعە هەبی لیزانی تەفتیش هەبی هەموو ئەو لیژانی تەفتیش لەلایەن چێوە لەلایەن جار ئەو لیژنانەی کە لەلایەن ڕقابی مالیە دەستگاکانی حکوومەتەوە ینی چاودێری کۆمپانیەکان دەکات زۆر جار پرسیاری ئەویان لێ دەکەم دەڵێن ئێمە لە خەزینەمان نییە پارەی بنزینمان نییە سەردانی کۆمپانیاکەن ئەوە پێویستە لە مۆستانە بپرسێ ئەگەر نەداواکاری گشتیمان هەیە ڕقابەی مالیمان هەیە نەزاهەمان هەیە دەستەی دەستپاچیمان هەیە هەموو ئەو مؤسسانە پابند دەکات ساڵانە بچن ڕێوشوێن و ڕێکاری یاسایی و متابعە و فەحس و بە دوواداچوونی خۆیان بکەن و راپۆرتی خۆیان بدەن بە ئێمە بە تەنیا بە خۆمان بەو هەندە فەرمانبەرە بەو هەندە عنسوڕی کە لە دەستمان هەیە من ناتوانین هەموو شتێ بکەین بەڕاستی پێویستیمان بە هاوکاری لایەنەکانی تر هەیە بۆ ئەوەی هاوکارمان بن هەمومان بێکەوە بتوانین ئەو قۆناغە بەرەو پێشتر بین بەرەو کەناری ئارامتر و باشتر و بەرەو وێزگەی دکتۆر کەمال خۆت دەزانی میدیا حەز لە ڕقم دەکا ینی ژمارە دەکات ئێمەش خۆمان لە ڕقم دەپارێز ئێوە زۆر جار ینی دەڵێن کۆمەڵێک یان ژمارەیەک ئەو شانە ینی بەرچاو ڕوونی نادە مەفهوم نادە ینی ژمارەیەک لە بەردەستی مندایە بە سەدان کۆمپانیا دراونەتە دادگا هۆکارەکەشی ئەوە بووە کە بودجەیان نەداوە ژمارەی دروستان لەلایە چەند کۆمپانیان ئەوەشیان یاساکە ئەوەش هەر بڕگەچی یاساییە کە دەڵێت تاسی حوزێران هەموو کۆمپانیایەک پابند ژمێرەی کۆتایی خۆیان پێشکەش بە دائیرەی باز بکات ئەوەی نەیکا دووچاری غەرامەی تەخیری دەبێت بە هەمان شێوە لە هەولێر و سلێمانی و لە دوهۆچیش ئەو بابەتە جێبەجێ کراوە هەر تەنیا لە هەولێر تەنیا لە هەولێر غەڵەت نەبم نزیکەی زیاتر لە 400 کۆمپانیا دراون بە دادگا و لە سلێمانیش نزیکەی 350 کۆمپانیا دراون بە دادگا و نزیکەی 1 میلیارد دینار غرامەی تەخیریان لێوەگیراوە و هەموو ئەو ڕێکارانش بە یاسا کراوە ئەوە هیچمان لە مەزاج و لە قەراری فەردانی و حادی خۆمان نەبووە یاساکە وا دەڵێ یاساکەوامان پێ دەڵێت باشە پێشتر نەکراوە ئەوە تەمان ئەو ڕێکارە ساڵانی ڕابردوو نەکراوە ئەو وا دەکات بۆ ڕێخستنەوەیە بۆ تەنزیمکردنەوەیە ئێمە کە بمانەوێ بەرەو موسساتی و بەرەو دەوڵەتی ڕەشید و حکوومەتی ڕەشید حکوومەت جدیە حکوومەت جدیە بەڵێ حکوومەت ئەوەندی بزانم حکوومەت زۆر جدیە بۆ ڕێخستنەوەی هەموو سیستەمی مالی نەکرد باس سیستەمی گەمارگمان زۆر لە دوایە سیستەمی بروشمان زۆر لە دوایە سیستەمی ژمێرکاریمان ئەمە واقع ناتوانین لەوەرە واقع هەڵبێن واقعی خۆمانەوە هەیە لە ئاخری هەندێک زانیاری ژمارەتدا باش بوومە دکتۆر کەمال لە نێوان هەر سێ پارێزگاکە لە داهاتوو پارێزگای هەڵەبجەش دێتە سەری دەبێت بە چوار و لە داهاتوشدا زیێدە ئینشاڵڵا دەبینە دەوڵەت بەرحاڵ لەو سێ پارێزگایە هیچ جیاوازیەک هەیە لە نێوان کۆمپانیەکان بۆ ئیلتیزام بوون بە پێدانی باج جیاوازیەک هەیە ینی لە شارێک زیاتر کۆمپانیەکان ئیلتیزام پێی بکەن لە شارێکی دیکە کەمتر جیاوازی هەبێت لە ئیلتیزام بوون بە پێدانی باج وڵی ڕێژەی تەحڕوب بوویتە زاهرە لە وڵاتەی تەحڕوبی زەڕیبی
یەک لە هەرە تەحەدیە گەورەکانی بەردەم دائیرەی موسسەی باز لە هەرێمی کوردستان تەهەڕووبە و تەهەڕووب چۆن ڕێی لە گیرێ بە موسسە بە سیستماتیکردنی موسسەی بازەکان دەتوانین ڕێگا لە تەهەڕوو بگرین بە توندوتۆڵکردنەوەی یاسا و ڕێساکان بە توندوتۆڵکردنەوەی سزا مادیەکان دەتوانین ڕێی لێ بگرین ئەوەی کە لە وڵاتانی پێشکەوت و ڕێی لێ گیراوە تەنیا توندوتۆڵکردنی یاسا و بە سیستماتیکردنی یاسای بازە باشە سزاکان یاساکان دەگاتە چه ئاستێک دەگاتە و ئاستەی کە خاوەن کۆمپانیایەک ئیلتیزام ناکە بە باج پێدانی باج لە کۆتادا ڕێگری لێ بکرێ بچێتە دەرەوەی وڵات گەشت بکە بەڵێ یەک لەو بڕگانەی کەەوە ئێمە لە دەستمانە وەکو چەکێکی یاسایی زۆر بەهێز دانانی مەنع سەفەر بە بێگەڕانەوە بۆ دادگا و حیزی احتیاطی دوو حەقمان هەیە وەکو موسسەی باز یاسا ئەو حەقی بە ئێمەداوە بە بێگەڕانەوە بۆ قەراری دادوەری بەڕێز دەتوانین مەنع سەفەر لەسەر هەموو ئەو خەڵکانە دابنین کەوا دەیانەوێت تەهەڕوو بکەن بەزێک لە زۆرەکان حالەتەوە بەرنامەمان هەیە ئەو ساڵ بەڵێ پێشتر ئەو لەو کاتی کەم دەست بەکار بوومە لەسەر هەندێک کۆمپانیا بەڵێ مەنع سەفەرماندانەوە ئەو ساڵ بەرنامەی زۆر گژیرمان ئەو کۆمپانیانی کە ڕقمی گەورە نییە ئەوەی ڕقمی گەورەیە ئەمە بەستم دەڵێ هەندێک کۆمپانیا ژمارەیەکمان پێ بدە ناتوانم ژمارەی محەدەت چونکە کۆمەڵێک نزیکەی کۆمپانیای مەجموعە کۆمپانیای گەورە هەبوون باز زۆر قەردار بوون ئێمە مەنع سەفەرمان گەورە یعنی ئەوەی ڕقمی گەورە بەڵام ئەتو کە بتەوێت هەموو ینی ناکرێت تۆ ناوەکە بڵێ ناکرێت کۆمپانیایەکی پاراستنی ئەوە یەک لە دەزانی چۆنە یاسا ڕێبە من نادام بێم لێرە مەلەفی شەریکەیە کۆمپانیایەک بێنم چونکە چۆن مۆبایل ئەوە چی شخصیە پاراستنی ئەسرار و ئەسراری شخصی هەم مەلەفی زەڕیبیش لە لای کۆمپانیایەکی گەورە مەلەفی زەڕیبی لە لای ئێمە دەبی وەکو ئەو مۆبایلی بپارێزرێت چونکە هەرچی ئەسراری شخصی ئەو بازدەرە بەڕێزە هەیە لەناو ئەو مەلەفەدا هەیە ناتوانین ئێمە ئەو مەلەفانە زانیاری ناو دەبی لە ڕێگای یاساوە لە ڕێگای دادگاوە ئەوانەی کە ڕێگریان لێکراوە سەفەری دەرەوە بکەن ینی بەشێکیان خاوەن ئەو کۆمپانیای گەورە بوونە ئەکیت ئەو زۆر باشە دێنە سەر مەسلەی ئەوەی کە لە شوێنێکدا دەڵێ هاوکارانم پێم دەڵێن کاتەوە بوو بەڵام ئەگەر بە کورتیش بی وەڵام من بدەیتەوە سێ کۆمپانیای بواری زێر ینی گرفتیان هەیە زانیاری زێدەتر چیە زیاتر لە ملیارێک دینار باجیان لەسەر و ئیلتیزامیان نەکرد هەموو کۆمپانیەکانی زر ئێمە سندیکایان لەگەڵیان دانیشتین لەو کاتێک کە من دەست بەکار بووم و هەمویان بەڵێنیاندا کە ماوەکمان بۆ دانان و جارێکی ماوەکەمان بۆ درێژکردنەوە پێشتر گرفتیانە پێشەوەی من دەست بەکارم گرفتیان هەبوو ئێمە گرفتەکەمان بۆ چارەسەرکردن و هەموو کۆمپانیەکانش بازیاندا تەنیا ئەو سێ کۆمپانیایەمان یەک لە کۆمپانیەکان لیژنەی تحقیقی لەسەر ئێستا حالیان لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی بازرگان وەزارەتی مالی لیژنەی لێکۆڵینەوە هەیە و مەساری تحقیقی تەواو نەبووە هەر کاتێک مەساری تحقیقی تەواو بوو بڕیاردرا ئەو کۆمپانیای بازی لێوەدەژێت ئەو ئەوانی تریش لە ڕێگای بەڕێز دەنابی دادوەرەوە بڕیاری مەلەفەکانیان لە دادگایە دووە پرسیارم ئەوە زۆر بە کورتی ساڵانە حکوومەت چەندی دەست دەکەوی لە باج ڕێژەی دقیق لەبەر ئەوەی وڵاتمان ئێستا لە ئیستیقرار نییە و هەڵبەز و دابەزی وەزئی اقتصادیمان لە وەز بار و دۆخێکی زۆر ناهەموار و نەگونجاودایە ینی پێشبیریکردنی ئەرقام لە زانستی ئابووری تۆزی قورسم لێرە وڵی خۆ دەدزیەوە دکتۆر ینی بە پێی زانیاری من ساڵانە ملیۆن دۆلار ئێمە ئومێدی گەورەمان هەیە ئینشاءڵڵا وە زۆر حەریسین زۆر چاکسازی گەورە لە بواری باز کراوە و بەردەوامیشین و هەر لایەنێک هەر جیهەتێک هەر کۆمپانیایەک هەر بازرێک هەر شوێنێک بی ئەوێ خۆی لە باز بزێتەوە ئێمە بە جۆرە یاسا مامەڵی لەگەڵەکەین و حکوومەت هەرێمی کوردستان و تەواوی دامەزگەکانی دەوڵەت زدین لەو بارەوە و دڵنیاش دەکەمەوە هیچ ئیسیسنایەک ناکرێ و بەبێ سێود و بە دڵنیایی زۆر جددی ینی هیواداری لە داهاتوودا دکتۆر کەمالوەرتی بەڕێوەبەری گشتی باج و خانوبەرەی میری لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس سپاس بۆ ئێوە بەڕێز ئێستا دەچینە پشوێک و دواتر دەگەڕێینەوە لات جارێکی دیکە سڵاو بینەرانی بەڕێز باز لە پلانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەکەین کۆمەڵێک پرۆژیان هەبوو بۆ چاکسازی ڕێخستنەوەی موچەکان دکتۆر محەممەد هاودیانی
وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر لەگەڵمانە. جەنابی وەزیر بەخێر بێیت بۆ باسی ڕۆژ. ئێوە کۆمەڵێک لیژنەتان بۆ کەم ئەندامان پێکهێنابوو بۆ ڕخستنەوەی موچەکان. ئەو پرۆژەیە بەچی گەیشت لیژنەکان کۆتایی پێ هاتووە یا خودنا؟ بسم الله الرحمن الرحیم. هەڵبەتە ئێمە پاش ئەوەی کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەستمان بە کۆمەڵی پێداچوونەوە کرد، کۆمەڵی چاکسازیشمان ئەنجامدا وە کۆمەڵی پرۆژەشمان خستە بواری جێبەجێکردنەوە کە ئەمە پێداچوونەوە و دووبارە پشکنینەوەی کەمەندامان یەکێک بوو لەو پرۆژانەی کە وەزارەتی ئێمە دەبواە کاری لەسەرکە بە هاوکاری وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران. هەڵبەتە ئەمە لە دوو بوار خۆی دەدۆزیەوە لە بوارێکە کە ڕێنماییەکان بوون بە شێوە ڕێکخرابوون کە زۆر گونجاو نەبوون بە بۆچوونی ئێمە و بە جۆرێکماندانان کە لە بەرژۆندی خاوەن پێداویستی تایبەت بێ و هەموو کەسێ کە کەمەندامیەکی بەسیتی هەیە یاخود هەرنیەتی سوودمەند نەبێ و کەسێکی ینی خاوەن پێداویستی تایبەت کە توانە و ئیمکانیەتی پەیداکردنی بژێوی ژیانینە ئەوانە سوودمەندی پلەیەکەم بن. بۆی ئێمە ڕێنماییەکانمان لەو بوارەوە ڕێخستۆ دووەم هەڵساین بە دووبارە پشکنینەوە پشکنینەوە لە هەندێک شوێنە تەواو بووە لە هەندێکە ماویەتی بەهۆی ئەوەی کە وەزارەتی تەندروستی بەشێک لە دکتۆرەکانی کێشەی دکتۆرەکانی هەبوو کە پسپۆری تایبەتی دەوێت بۆ هەر شەریحەیەک لە کەم ئەندامی دەبێت دکتۆری تایبەتمەند دیار بکە. لەبەر ئەوە ئێمە لە شاری دهۆک و دەوروبەری و پارێزگای دهۆک بە تەواوی لیژنەکانمان کۆتای پێکاتوە بە موچەی کۆن دەکەن تا ئێستا ئەو موچەیە کە لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر درابوو دوای ئەوەی کە کەم کرایەوە، بەڵام ئێمە دوای تەواوبوونی ئەو پشکنینە ڕاستەوخۆ بە موچەی تازە مامەڵە لەگەڵ ئەو کەیسانە دەکەین کە بوونەتە کەمەندە لە ناو شاری دهۆک هەولێر تەواو بووە و لە کۆی دەستمان پێ کردووە و لە ناوەندی سنتەری پارێزگای سلێمانی تەواو بووە، بەڵام لە چەمچەماڵ و لە هەڵەبجە و لە دەوروبەری کە ئێستا لە چەمچەماڵ و هەڵەبجە دەستمان پێ کردووە و ماوەتۆ لە گەرمیانش لە هەفتەیە دەست پێ دەکەن. ئێمە بە بۆ چوونی ئێمە بپێیت ئەو تەسەورێکە لەگەڵ وەزارەتی تەندروستی شادانیشتوین و قسەمان کردووە بۆ کۆتایی مانجی 5 تەواوی دەکەین کە تەواومان کرد ئەو کات نەتیجەکان بە هاوکاری لەگەڵ وەزارەتی تەندروستی ڕادەگەێنین کە چەند کەس مشەخۆر بووە و چەند کەسێکش دەرنەچووە و ئەوەش مافیەوە هەیە کە تا نەبدا لە بڕیارەکە. ینی لە هەموو شتێکدا هەر ماندیبوونێک کە دەکرێت دەرەنجامەکەی گرنگە. ئێستا چیتان بۆ ڕوون بوویەوە لەو لیژنانە؟ دەرەنجامەکە چی بووە؟ چەندی بندیوار دەرکەوتووە؟ بەپێی ئاماژە سەرەتاییەکانەوەی کە ئێمە بۆمان دەرکەوتووە لە لیژنەکانە دەرکەوتووە کە ژمارەیەک نزیکەی 15 هەر نەهاتۆتە پێشەوە، واتە ئەمە ترسی ئەوەی هەبووە کە بەڵێ ئەوە خۆی ئەوە کردووە ڕێژەی 15% بە کۆی گشتی ئەوەی لە ئێمە ئێستا دەرنەچۆتەوە، ینی کەسانێک بۆ کە مؤهلاتی کەم ئەندامی تێدانە بۆ یاخود پلەی کەم ئەندامیەکەی ئەو پلە کەم ئەندامی نەبووە کە سوودمەند بێ. لەبەرەوە کۆی گشتی جار لە کاتی ئێستا ئەمە ناتوانین، بەڵام ئەمە ئاماژەی سەرچیە کە لە سەرەتاییەکان بۆمان دەرکەوتووە کە ئەوەندە خەڵکە هەبووە. گرنگ ئەوەیە ئێمە پرۆژەکەمان بۆ بەرژەوەندی خاوەن پێداویستی تایبەت بێ و بتوانین ئەو ئیمکانیە مالیەی کە لە دەستی ئێمەیە بۆ بەرژەوەندی ئەوانی بەکاربێنین. لە کاتی ئێستادا ئێمە لەسەر ئەوە کار دەکەین. هەڵبەتە لێرەش تووشی گرفت و کۆمەڵێ لە مەشاکل دەبینەوە لەوانەیە خەڵکانێک هەبێ خۆی بە مستحق بزانێ و ئەو مافی تانەدانی لە بڕیارەکان هەیە. بەڵام لیژنەش هەیە بێگومان دەبێت لیژنەش هەبێ، ینی ئەو لیژنە پسپۆرازی هەبێ دواتر دەتوانێت پەنابەرێتە بەردادگا، دەشتوانێت ڕاستەوخۆ تەڵەب پێشکەش بە من کات، دەتوانێت بە ڕێکارە یاساییەکان بەو شێوانە تانە بدا و ئەتراز لەسەر نەتیجە بگرێ. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لەگەڵ دکتۆرەکانش مەسەلەن باسمان کردووە لەوانەیە هەندێک حالەت هەبێ مثلەن بۆ نمونە کەسێ هەموو دموو چاوی سوتاوە بە پێی ڕێژێکە ئەندامی لەوانەیە ڕێژی نەگاتە ڕادەیەکیوە، بەڵام ئەمە ئەم حالەتە وای لێ دەکات کە نەتوانی بژێوی ژیانی پەیدا بکەوە کارێکی گونجاو کە لەبەرەوە ئێمە ڕاستەخۆ ئەو جۆرە کەسانە مەثەلەن دەکەین بە کەمەندام یاخود کەسێک قاچێکی نییە یا دەستێکی نییە یا خەڵعی هەیە، ئەمانە ینی حالەتن بۆیان هەیە تانەی لێ بدەن و ئێمە ڕاستەخۆ ئەوانە
لژنەیەکمان هەیە کە ئەنجومەنی شیاندنی کەمەندامانە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و چەند وەزارەتێکی تر پێکهاتووە لەوانە وەزارەی تەندروستی تێدایە و وەزارەتی پەروەردەشی تێدایە و ئەوان دەتوانن تانە بدەن و بێن لەو لژنەیە بۆیان لەو ئەنجومەنە قسەی لەسەر باش ئەوانەی کە چاوێکیشیان نەدەستداوێ وەکو کەم ئەندام خۆی چاوێ ئەوە لژنەی پسپۆر دیاری دەکات هەیە چاوێکی لەدەستداوە و چاوێکشی زۆفی هەیە و دەگاتە 65 چونکە ڕێژەی ئەو کەسانێک کە یان نابینن دەبێت 65 بەسەرەوە بی بەپی ئەو ڕێنمایە تازانێک ئێمە دەرمان کردو لە ڕابردوش هەروە بووە لەبەرەوە دەگەڕێتەوە بۆ لژنەکە چونکە لژنەکە سەحیە و تەندروستی ئەوان دەزانن ینی حالەتی کەمەندامی ئەوان دەزانن چ کەسێ تووشی حالەتێکی وادێکە نەتوانی بژێوی ژیانی خۆی بەهۆی کەمەندامی یاخود کاریگەری بۆ لەسەر بژێوی ژیانی ئەوانە ڕاستە خۆ دێنە ناو دەستی باشە ئەگەر بڵێن زیێدەتر لە 20 پارە گەڕایەوە خەزێنەی حکوومەت تەسفێ ئەو کەسانە کرا کە پێشتر بە ناحەق ئەو موچیان وەرگرتووە لە داهاتوودا گۆڕانکاری لە موچەی ئێمە وا ڕێکەوتوین لەگەڵ ئەنجومەنی وەزیران کە دوای تەواوکردنی لیژنەکانی پشکنین ئێمە دووشت دەکەین یەکیان ئەوەیە کە پێداچوونەوە بە موچەکانیان بە پێی یاسای کەمەندامان دەبێت موچیان پێ بدرێت دوو ئەو خەڵکانەی کە تا ئێستا کەم ئەندامن و لە هەرێمی کوردستانە سوودمەند نەبوونە ئەوانە بخرێنە لیستی کەمەندامان چونکە ژمارەیەکی زۆرش هەیە لە کەمەندامی حالەتێک نییە لە ژیان تا کە ڕووی دابێت لە ڕابردوو لە داهات و ڕوونەدا زۆر خەڵکی تر هەیە بەهۆی کارەساتی تر کەمەندام دەبێت ئەوانە ڕاستەخۆ بێنەنا ئەو لیستەوە یاساکە بۆیان جێبەجێ بکرێت لەبەرەوە ئێمە کار لەسەر ئەومان کردووە کە هەم موچەکانیان هەم ئەو خەڵکانەش جارێکی تر بێنەوە ناو لیستی کەمەندامان جگەلەوە ئێمە کار لەسەر ئەوە دەکەین کە استحداثی بەڕێوەبەرایەتێک بکەین کە مرکزی دیارکردنی ڕێژەی کەم ئەندامیە مرکز تەشخیصن ئەوەق کە ئەوە بەپێی یاساش هەیە بەڵام لەبەر ئەوەی کاری پێ نەکراوە لە ڕابردوو ئێمە دەمانەوێت لە داهاتوو ئەمە بکەین کە ئەم ئیشی ئەم تەنها کۆمەڵە دکتۆرێکی تێدەبێ ئەوانە ڕاستەخۆ کار لەسەر ئەوە دەکەن پێویست بۆ نەکا کە لیژان جارێکی تر دروستکەینەوە بۆ دیارکردن ڕێژەی کەمەندامی ئەم بەڕێوەبەرایەتی سەر بەڕێوەبەرایەتی وەزارەتی کار دەبێت و ڕاستەخۆ ئیش لەسەر ئەو حالەتە دەکات ئەوەی کە ئەمە تەنها لە بواری مالیەکەیە چونکە ئێمە لە بواری تری کەمەندامان خاڵی تر شتی ترمان هەیە شیاندنەوەی مەراکزی شیاندنەوەی کەمەندامانمان هەیە پەیمانگای تایبەت بە ئەوانمان هەیە لە ژمارەیەکی زۆر لە کەمەندامان لەوێ دەخوێنن قوتابین لای ئێمن مامۆستایان هەیە مامۆستامان بۆ گرتوون و ئەوانە بۆ شیاندنەوەیانە بۆ ئەوی کە بگەڕن ناو کۆمەلگا و بتوانن ژیانی خۆیان دابین بکەن و بەشێکی لەوانش کە خوێندنیان کردووە مەسەلەن ئێمە لە ڕابردوودا کە تا پۆلی نۆ دەیان خوێن دوای پۆلی نوێم دەبایە بستنەوە ماڵی خۆیان ینی ئەمە واتای ئەوە دەگەینێت کە تۆ پرۆژێکت هەیە بەڵام پرۆژەکە لە کۆتاییدا تووشی شکست دەخوات لەبەرەوە ئێمە هەستین لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کارمان لەسەرەوە کرد بیان نێرینە پەیمانگا پیشەیەکان بۆ ئەم مەبەستە لەگەڵ وەزارەتی پەروەردە ڕێککەوتوین و ئەوانە دەنێرینە پەیمانگا پیشەیەکان و لە نەتیجە دەبنە خاوەنی بڕوانامەوە دەتوانن کار زۆر باش با بینە سەر پرسێکی دیکە دکتۆر پێشتر دکتۆر کەمال لێرە بوو باسی لەوە کرد کە باج لە ئەو کرێکار و فەرمانبەرانە وەردەگیرێ کە لە کۆمپانیاکانی کەرتی تایبەت کار دەکەن بەڵام بەپێی بێمەی بێکاری بێ کە لە سەر بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە لەوێ وە شەرپارە لە کرێکار وەردەگیرێتن ینی پێدوانیە تەناقۆزێک هەیە بەریەکەوتنێک هەیە خۆ تۆ یاسای دەستەبەری کۆمەڵایەتی کرێکارانت هەیە ئەم یاسایە تایبەتە بە دابینکردنی بیمەی کرێکاری بۆ کرێکاران ئێمە ئەم سندوقە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە ئەو ڕێژە بڕەپارەیەک وەردەگیرێ لە ئەو کەسانەی کە لە کۆمپانیەکان کار دەکەن طبعاً هەڵەیەک لەم یاسایەدا هەیە ئەوش ئەوەیە هەڵەیەک هەیە بەڵێ کرێکاری ڕۆژانە یەکەم جارە باز لە هەڵەیەک بەڵێ ئەم یاسایە کرێکاری ڕۆژانە مەثەلەن تێیدا نییە ئەمە ینی ناتوانێت دەستەبەری خۆی بکە یاخود ینی خاوەنی پرۆژە خاوەنی کۆمپانیا ناتوانێت خۆی دەستەبەر بکە ئەمە وای کردووە کە زەرر و زیان بە کرێکاران بگەێنێ ئێمە ئەم یاسایەمە لە کاتی ئێستادا ئامادە کردو بۆ هەمانکردنەوە چونکە دەبێت بۆ نمونە ئەو کەسانێک کە لە ڕێکخراوە بیانیەکان کار دەکەن بۆیان نییە خۆیان دەستەبەر بکەن ئەمە شتێکی هەڵەیە ئەم دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران بۆ خانەنشینکردنیانە لە دوای ئەوەی کە تەمەنیان دەگاتە 63 ساڵ یاخود ماوەی خزمەتیان بەپێی وەکو 25 ساڵە وەکو خزمەتی هەر کەسێک کە لە کەرتی گشتی کار دەکات
ئەم پرۆژەیەکی زۆر گونجاوە و کەرتی تایبەت بەهێز دەکات و هاوڵاتیش دڵنیا دەکات و لەوەی کەش مەرزنیە هەموو کەسێ لە حکوومەت دابمەزرێت تا دەبێتەوە. لە کاتی ئێستادا ئێمە ئەم سندوقەمان هەیە و بەڵێ باج وەردەگرین و ئەو بڕە پارانەش کە وەردەگرین بۆ زەمان کە ڕێژەی 17% بۆ 500 کرێکارەکە دەیدا ئەوانەی کە لە کۆمپانیەکانن و 12% کۆمپانیاکە دەیدا لەبەر ئەوەی کۆمپانیا 12% دەدا تهدیدی ئەو کرێکارانە دەکا کە نابێ خۆیان دەستەبەر بکەن کە ئەمە زەرەر و زیان لە کرێکارەکە دەگەێنێ و ئێمە ڕامانگەیاندووە کە کرێکار بۆی هەیە سکاڵا تۆمار بکە یا بۆی هەیە داواکاریەک پێشکەش بە وەزارەتمان بکە بڵێ ئەمە حاڵی منە و لە فلانە شوێنم کرێکار چ قازانجێک دەکا دوو قازانجی هەیە کرێکار یەکیان بریتێ لەوەی کە وەکووتم ئەگەر تەمەنی گەیشتە 6 ساڵ یاخود 25 ساڵ خزمەتی هەبوو دەتوانێت نێخۆی خانەنشین کە بەو بڕە پارەی کە داویەتی ئێمە بۆ کۆی دەکەینەوە لەسەر حسابی ماگانە بزانین ماگانە چەند پارەی داوە تەمان ڕێژەی بە ڕێژەی 80% خانەنشینی دەکەین و ئەم ساڵی ڕابردوو ئێمە 28 کرێکارمان 42 کرێکارمان خانەنشین کردووە ئەمە پێت وایە ئەمە شتێک گوابی کە حافزی کرێکاربی لەوەی هەڵبەتە ئەمە سوودی کرێکاری هەیە 80% ینی ئەوەی ماگانەی خۆی زۆرە بە بۆچوونی ئێمە هەروەکو فەرمانبەرێکی طبیعی ماگانە ینی ئەگەر ماگانەی ئەو $1000 بێ ئەمە $800 ماگانە دەبێت پێی بدەین دوای خانەنشین بوونەکەی ئەمە لە بەرژەوەندی کرێکارە دوو پاداشتی کۆتایی وەردەگرێتەوە مەثەن کرێکارێ ئیشی لەم کۆمپانیا لە دەستدا بۆی هەیە بێ پاداشتی کۆتایی خۆی وەربگرێتەوە ئێمە لە ساڵی ڕابردوو لە 2016 8 ملیار و 750 میلیۆن زیاترمان داوەتەوە کرێکاران ئەوانەی کە کاریان لە دەستداوە لە نەتیجەی کارە و ئەو بڕە پارانەمان بۆ سرف کردوونەوە وەکو پاداشتی کۆتایی وەریان گرتوەوە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆیە ئەو سندوقە لە کاتی ئێستادا کە 260 میلیار دینار داهاتیتی تا ئێستا لە کۆی گشتی ساڵانی ڕابردوو تا دەگات ئێرە بەڵام بەهۆی قەیرانی دارایی ئەو بڕە پارە ئێستا لەو سندوقە نییە وەکو سیولە تەمان ئێمە ئەنجومەنێکمان هەیە ئەنجومەنی کارجێڕی کرێکارانە کە لەوێوە بڕیار لەسەر پرۆژە دەدرێت ئێمە دەتوانین ئەو بڕە پارەیە بۆ پرۆژەی بۆ سندوقەکە بەکاربێنین بەڵام لەبەر نەبوونی نەمانتوانیوە کۆمەڵی پرۆژەمان بەدەست بۆ بەڵام لەبەر نەبوونی سیولە لەم سندوقە کاریگەری هەبوو ئێمە لە ئەنجومەنی وەزیران ئەمە بابەتەمان تەڕح کردووە سەرۆکی حکوومەت بە دڵنیاییەوە و توێتی کە دەبێت ئەو بڕە پارانە بۆ سندوقەکە بگەڕێنینەوە و بڕیاری پێکێنانی لیژنەیەک دراوە کە لەسەری بڕیار بدەن و ئێمە چاوەڕێی دانیشتنی ئەو لیژنێن و وەزارەتی ئێمە نوێنەری خۆ دیار کردووە لە ئەنجومەنی وەزیران هەر یەک لەو تەوارانەی کە ئێمە باسی لەوە دەکەن کۆمەڵێک یانی قسە هەردەگرێ بەڵام بابەتی گرنگیش لە بەردەمی مندایە ئێستا باز دەوە دەکرێت ئەو کرێکارانە بیانیانەی کە لە هەرێمی کوردستان کار دەکەن بە شێوک لە شێوەکان بازرگانیان پێوە دەکرێت ئەوەش لیژنەیەکتان پێکهێناوە ئێمە تەمان بۆ پاراستنی مافی کرێکاری بیانی ڕێنماییەکانمان گۆڕین بە شێوەیەک دامان ڕشتن کە بەرژەوەندی کرێکاری بیانی بپارێزێ و مافەکانی ئەو لە ڕووی یاساییەوە بپارێزێت چونکە ئەمە کێشەیەکی نێودەوڵەتیە تەنها پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە زەرەر و زیان لە هەرێمی کوردستان دەدا ئەگەر بێت و مافەکانی ئەوان لە هەرێمی کوردستانە پێشێل بکرێ لەبەر ئەوە دیراسەیەکەش هەیە کە لیژنەوە لە هەر شوێنێکە پێشێل کرابی وەزارەتمان و لیژنەکانی ئێمە ڕاستەخۆ چوونە مافەکانی ئەوانیان بۆیان گەڕاوە ئێمە بەو دەرەجە نەبووە مەثەن بۆ نمونە سێکرێکاری بیانی ئەندۆنیسی بوون کێشەیەکیان هەبوو ئێمە تەدەخڵمان کرد و ڕاستەخۆ ئەوانمان گەڕاندەوە بە وڵاتی خۆیان و سوپاس و پێزانینی سەفارەتی ئەندۆنیسیشمان لەسەرەوە بۆ هات و ینی حالت دەبێ ینی تۆ ئەمە وڵاتێکە و حالاتی دەبێ بازرگانیەکە چۆنە ینی بەشێک لەو کۆمپانیانەی بەشێک لەو کۆمپانیانەی کە کرێکاری بیانی دێنن هەڵسابوون بە گواستنەوە ئەو کرێکارانە بۆ خواروی عێراق و ناوچە کێشە لەسەرەکان بۆیە هەندێک لەو کۆمپانیانەش بلۆکلیستمان کردوون ینی لە کاتی ئێستا ئەوانە هەمویان بلاکلیست کراون و بە دوواداچوونمان بۆ کردوونە کە ئەمە بە هیچ زۆرێت ینی حتا فۆرمی هێنانیشمان گۆڕیوە کاتی خۆی فۆرم کە لەگەڵ وەزارەتی ناوخۆ دەهات بۆ عێراق دەنووسرا ئێستا ئەمە دەنووسین بۆ هەرێمی کوردستان بۆی نتوانن ئەمە بکەن دوو ئێمە پرۆژەی یاسای
بەرگنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤمان هەیە و پرۆژه یاسایە لە قۆناغەکانی کۆتایی خۆی دی بۆ ئەوی کەواکاری لەسەر بکەین. بە هەر حاڵ ئەم بابەتی کرێکاری بیانی بابەتێکە دەبێت ئەمەش ئەوە لە بەرچاو بگرین کە دەبێت ماف بە کرێکاری خۆماڵی بدەین ڕێنەدەین هەموو جۆرە کرێکارێ بە هەموو شێوازێک بێت هەرێمی کوردستان و بازار لە کرێکاری خۆماڵی تێکدا مەسەن بۆ نمونە لەوانەیە کەسێک کە پشتە کۆڵی دەکات یان کارێکی لەو بابەتە دەکات وەکو بیستمانە لە کاتی ئێستادا هەندێک لەو کرێکارە بیانیانە کە ئیشیان تەواو دەبێت دەچن ئەم کارش دەکەن و ڕێ لە کرێکاری خۆماڵی دەگرن بۆیە ئێمە پرۆژەیەکمان هەیە لە کاتی ئێستادا کە چاوەڕێی تەرخانکردنی بودجەیەکین بۆی میزانیەکی هەبێ کە هەموو کرێکاری دەبێت ناسنامەی تایبەتی هەبێ و ئەو ناسنامە لە وەزارەتی کار دەربچێ و هەر کەسێ بەبێ ئەم ناسنامە کار بە کرێکارێ بکە سزا بدە. هەرچەندە هەموو شتەکان بە بودجەوە گرێدراوە دوا پرسیارم بەوە کۆتایی دەهێنم پێشتر باستان لەوە کرد کە دوو سندوق دادن یەکێکیان بۆ هاریکاری منداڵان ئەوەی دیکەش بۆ بە ساڵات چوان ئەو سندوقە پارەی تێکەوتووە یاخود هەر بەتاڵە نه ئێمە ئەم سندوقە بڕیارمان پێوەرگرتووە بەڵام پێویستی بۆیە کە فەرمانێکی بۆ دەربکەین تاوەکو بتوانین ئەو کەسانێکە خەیر و چاکە دەکەن بخێنە ئەو سندوقە تا بتوانین لە بواری منداڵان و لە بواری بە ساڵات چوان بەکاری بێنین لەگەڵ ئەوەشدا ئێمە سندوقێکمان هەیە ئێستا لە سلێمانی ئیشی زۆری لەسەر دەکەین و کاری زۆریشی کردووە و سەرفشمان کردو بۆ ئەو حالەتانە بەڵام خێرخوازەکان بەردەوام بوونە لە هاریکاریکردنی خانەکانی منداڵان و خاڵنکانی بە ساڵات چۆن من لێرە حەز دەکەم کە سوپاسیان بکەم کە بەشێکی زۆر لە خێرخوازانی هەرێمی کوردستان لەوە دامی وەزارەتی ئێمەیان کردووە دەتوانن ڕاستەوخۆ لە ڕێگەی وەزارەتەوە هاوکاری منداڵان و بە ساڵات چوان بەڵێ دەتوانن ڕاستەوخۆ یارمەتی بدەن و هاوکاری ئەو دوو شوێنە بدەن بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە تەنظیمکردن و ڕێخستنەوەی ئەم کۆمەلگایە بەو شێوازەی کە لەگەڵ داخوازیەکانی ئەرکەکانی وەزارەتی کار بگونجێ ئێمە مثلەن کۆمەڵی پرۆژەی ترمان بەدەستەوەی تەنها ئەم پرۆژە نییە بین ئەمە مثلەن ئێستا یاسای مافەکانی منداڵمان بەدەستە یاسای سیاسەتەکانی پاراستنی منداڵمان بەدەستە کە لەگەڵ یونسێفا دەیکەن ئێمە پرۆژەی لە ئێستاشدا پێم وایە نەخۆشخانەیەکی تایبەت بەو منداڵانەی کە خاوەن پێداویستن زۆر زەڕورە ئەگەر خێرخوازان هاوکار ئێمە لە بۆ نمونە خۆی مستەشفا هەیە بۆ نمونە CMC خۆی بۆ ساڵی عەقدی لەگەڵ ئێمە کردو هەموو ئەو منداڵانەی کە لە من سوپاسیان دەکەم هەموو ئەو منداڵانەی کە لە خانەکانن بە بێ بەرامبەر گەر نیشتەرگەریشتیان ویست بۆیان دەکەن زۆر باشە دکتۆر محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس دەکەین بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێرخۆشی